دەسەڵاتدار و مشکەکە دەگەڕنەوە دەسەڵاتدارێکی ستەمکار حکومڕانی میلەتێکی کەلارقی دەکرد. دەسەڵاتدارەکە پێویستی بە کەسێک بوو بکاتە ڕاوێژکار و جێگیری خۆی بۆ ئەوەی بتوانێت بە تەواوی زاڵ بە بەسەر ئەو میلەتەدا لە تەواوی مەملەکەتدا ڕاگەیاندنێکی بڵاو کردەوە کەوا دەسەڵاتداری وڵات کەسێکی بەتوانە و زیرەکی دەوێت بکاتە ڕاوێژکاری سەرەکی خۆی. بۆ ئەو مەبەستەش داوایەکی هەبوو، داواکەی بریتی بوو لەوەی هەر کەسێ بتوانێت کیسێکی قوماشی پڕ لە مشک بهێنێتە دیوانەکەی بەبێ ئەوەی مشکەکان توانی بێتیان لە کیسەکە ڕزگاریان بێت یان کیسەکە کوون بکەن. ئەوە دەبێتە ڕاوێژکاری تایبەتی تەواوی خەڵک کەوتنە خۆیان بۆ ئەوەی لەو کارەدا سەرکەوتوو بن. ڕۆژگار هاتوو تێپەڕی، بەڵام لە بێبەختی ئەوان کەس نەیدەتوانی چونکە مشکەکان کیسەکان بە گاز کوون دەکرد و هەڵدەهاتن. تاوەکو ڕۆژێک لە بەردەم دیوانی دەسەڵاتدار باسەوانەکان بە دەسەڵاتداری وڵاتیان وت وە کابرایەک بە خۆی و کیسێکی پڕ لە مشکەوە لە بەردەم دیواندا وەستاوە. دەسەڵاتداری ستەمکار سەری سوورما لەوەی کەسێک توانیوێتی ئەو کارە بکات پێیوت پیرۆزت بێت، لەمڕۆوە تۆ جێگر و ڕاوێژکاری تایبەتی منی بۆ هەموو کارەکان، بەڵام پێم بڵێ چۆن توانیت ئەو کارە ئەنجام بدەیت؟ مشکەکان لە کیسەکە هەڵنەهاتن؟ ئەویش لە وەڵامدا دەڵێت وەڵا قوربان زۆر ئاسان بوو، لەو کاتەی مشکەکانم کردوتە ناو کیسەکەوە بەردەوام ڕامداوەشاندن تاوەکو هەتمە لای تۆ. مشکەکانیش لە تا خۆیان ئاگان لەوە نەمابوو کوون بکەنە کیسەکەوە، بەڵکو گازیان لە یەکتر دەگرت، بریان چووبەوە هەمویان لە زیندانێکی گەورەدان. ئەی دەسەڵاتدارانی ئێستای کوردستانیش بە هەمان شێوە خەریکی ڕاوەشاندنی ئێمە نین، چونکە هەر کات ئەزمەیە کۆتایی دێت دانەیەکی تریان بۆ دروست کردوین.